الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا بشوين كوتي محمد المصطفى قبول مانكا، خوايا بمان جير لزندو كرواني سنت، خوايا خوشويستي محمد المصطفى بخرد المانوا. يا ربي خوايا لسردين داري بمان جينا، خوايا بدينا وبمان مرينا. سنت بريتيا لويك لرسول الله صلى الله عليه وسلم دجريته بجيماو كبصحيحي علماء رزا ورحمتي خوان ليبي بسندك الصحيح جراوي أنا تو قسي بيغمري خوابي صلى الله عليه وسلم يان كردوي بي يان تقرير بيدنجي بيغمري خوابي صلى الله عليه وسلم لسرشتك أما هموي بي أو تري سنة صحابة زور جورايالي رسول الله صلى الله عليه وسلم بون لحديث يقدا أفرمي كل أمتي يدخلون الجنة إلا من أبى. هم أمتي من أجتنا وبهشت وإلا أواننا بك إباءك. أصحاب كزور شوين كوتي رسول الله صلى الله عليه وسلم يكسر أفرمون بيغمبري خوا كي أو كسي إباءك لتو. أفرمي قال من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. أفرمي أو كسي إطاعي منك أتيتنا وبهشتوا أو كسج إطاعي منك جريالي منك أو كس إباي كردوا. جاب زانا إبا كردن لبيغمري خوا صلى الله عليه وسلم لفرمايشتي أو زور خطريكي قوريا بيويست إيما سنتكاني أو زندوكينوا بيويست خومن برازينينوا بسنتي أو كومل سنتي رسول الله صلى الله عليه وسلم هي كفراموش كراوة جوي بينادري پشت گوێ خراوە هەندێک لەوانە بەیانەکەم بەڵکە بەهۆی ئەو سنەتانەوە زیاتر نزیک بینەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ساحەی مەحشەرە کە ئێمە محتاجین رسول الله صلی الله عليه وسلم شەفاعەتمان بۆ بکە و بەر شەفاعەتی ئەو بکەوین. یەکەمین دانە لە سنەتەکان بریتیە لە پێکردنی پێڵاو یان دانانی پێڵاو. ئیسلام هیچ شتێکی نەهێشتۆتەوە بەبێ دەستور و یاسا، بۆ ورد و درشتی ژیان بەرنامەی بۆ تۆ داناوە، بەرنامەی بۆ تۆ داناوە. بەرنامەکە بریتیە لەمەی لە پێڵاو لە پێکردنە کاتێکەوە پێڵاو لە پێەکەی قاچی ڕاستت پێشخە، کاتێکەوە دای ئەنەی قاچی چەپت. دیقەتی ئەم جوانیە بدە کە پێڵاوت لە پێکرد قاچی ڕاست یەکەمین جار لە پێ بکە کە دادنا قاچی چەپ. أفرمي الحديث ده إذا انتعل أحدكم فليبدأ باليمنى وإذا خلع فليبدأ بالشمال. بخاري الرواية كردوا. أجر كسيك تان نعليشي لبيكرد أفرمي با يكمن جار بي راسي لبيبكا كاتكوا داينا با بي تشبي يكمن جار دابني. دوهمين دانا لو سنتاني رسول الله صلى الله عليه وسلم كفراموش كراو بيوست زندو بكرينوا بريتيا لنينو كردن. إسلام لورد و درشتا برنامج بو داناوي لنينوك برينش دا برنامج بو تو داناوه. لنينوك برين دا اما زور كاد عادت من قرتوا لو أتش لپنجي أخير ما نو دست بكين نا أبي لپنجي شايتو ما نو دست بكري ورده بو پنجة جورو بمشي وازا بروا أم پنجة لأخير جارة واتا أم دست بمشي وازا طواو أبي أم دستجلير ودست بيكا طواو أبي أميان أخير پنجة أبي. أما سنة رسول الله صلى الله عليه وسلم كإمام النووي لشرح صحيح مسلم بياني أكا أبي بوشي وازنين كان لبكيتوا كسنة رسول الله صلى الله عليه وسلم. سهمن دانا بريتي لسجدي الشكر كاتي أخوة جل جلاله نعمتك بسرا أرجينا إما زور بيسمان بويا سجدي الشكر ببين سر بخينا سر الزوي لبردم رب العالمين بيغمبري إخوة صلى الله عليه وسلم. للرواية يقدهات وأفرمي أن النبي صلى الله عليه وسلم كان إذا أتاه أمر يسره خر ساجدا لله شاكرا له. أفرمي كاتك أمريك شتيكي بو بهاتايا كدلي خوش بكردايا. أفرمي يكسر سري أخست سر زوي سجدي أبرد بو رب العالمين. جاب زانا أم سر خسن زويا أم سجد بردنا بو خوا معاني زور قوريتيايا وپەیوەستیش نیە تەنها بە مادەوە وها نەزانی کاتێکەوە هەندێک پارە هاتە دەستت تۆ سوجدەی شکر ببەی نا کاتێک نەخۆشی خوا شیفات ئەدا کاتێکەوە کەسێکت لە دوور وڵاتەوە ئەگەڕێتەوە لات
کاتێک کە لە سەفەرێکا بە سەلامەتی ئەگەڕێیتەوە، کاتێک کە خوا مناڵێکت پێ عەتاءەکە، کاتێک کەوا مصیبەتێکی زۆر گەورە ڕووی تێکردووی و زۆر بە سەهلی لەسەرت لا ئەچێ، کاتێک لە سەیارەدای خەریکە سەیارە وەرئەگەڕێت یانە دەعام ئەکات تۆ بە سەلامەتی دەرئەچی. لە هەموو ئەم حاڵەتانەدا تۆ پێویستت بەوەیە سوژدەی شکر ببەی، سەر بخەیتە سەر زەوی، کاتێک خوا جەل جەلالوه نەسرەتت ئەداتێ، سەرکەوتنت ئەداتێ، کەلیمەیەک علمێک زیادەکەی، کاتێک کە کتێبێک ئەخوێنیتەوە تەواوی ئەەکەی، کاتێک کە ختمێکی قورئان تەواوەکەی سوژدەی شکر ببە، کاتێک ڕۆژوویەک لە ڕۆژێکە ئەگریت ئەلەو ڕۆژەدا هەتا ئێوارە هیچ عسیانێکی خوا ناکەی، ئێوارە سوژدەی شکری بۆ بە کە هیدایەت و تەوفیقی دای، کە گەورەترین نعمەت بەسەر ئێمەوە بریتە لە نعمەتی ئیسلام و دین. زۆر پێویستمان بەوەیە ئەم سنەتەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم زیندووکەینەوە. بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە لە فەتحی مەککەیە خوا ئەو نعمەتە گەورەی بەسەرا ڕژان، فەتحی مەککەی کرد، بەسەر وڵاخەکەیەوە نەی ئەتوانی بێتە خوارەوە، سەری نەوی کرد و سوژدەی برد بۆ ڕەب العالەمین. ئەمە خەسڵەتێکی گەورەی کەسی بڕوادارە کە ئەبێ هەمیشە هوشیار بێ سوژدەی شکر زۆر بۆ ڕەب العالەمین بە زۆر سەری نەوی کات تا ڕەب العالەمین دەرگای خەیر و قابی سەلاحی لێ بکاتەوە. یەکێکی تر لەو نقطانەی لەو سنەتانەی کە فەرامۆش کراوە بریتە لەوەی کەراهەتیە ئینسان دوای نوێژی عیشا قسەیە بکات کە قسەکە پەیوەز نەبێ بە دینەوە، واتە مدارەسەی علم نەبێ، خوێندن نەبێ، غەیری ئەمە کاتەکانی ناوێ بە هەدەر با بە قسەکردن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە هاتووە ئەفەرمێ کان یەکره النوم قبل العشاء والحديث بعدها. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کەراهەتی دانا ئینسان پێش نوێژی عیشا بخەوێ و بە کەراهەتی دانا کە قسە بکات، قسە لە دوای نوێژی عیشا. ئێمە زۆر کات ماڵەکانمان عەزیزانم بە کاتێکی زۆرمان بە تەلەڤیزیۆنەوە، کە تەلەڤیزیۆن هەندێک لە عولەما و پیاوچاکانی ئەم سەردەمە پێی ئەڵێن هادم اللەذات، ئەو شتێکەوە هەرچی لەزەتەکانی ئینسان و ماڵەکانە ئەیکوژێ. دوای عیشا تا نیوە شەو ئێمە دانیشین بە دیاری تەلەڤیزیۆنێکەوە کە کەراهەتی قسەی ئیعتیادی حەڵاڵ بکەی، چجا ئەوەی گوێ لە گۆرانێکی حرام و بینینی فلیمێکی خراپ و هەتا کۆتایی ئەمانە هەموو ئەکرێ. ئێمە پێویستمان بەوەیە کە بگەڕێنەوە هوشیارتر بین، بزانین ئەم سنەتانەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کاتێک فەرامۆش کراوە ئوممەی ئیسلامی هەموو زەرەری کردووە. بۆیە موسڵمان زۆر کات ئەبینی جۆرێک لە ژێردەستەیی بەخۆیەوە ئەبینێ هۆکاری ئەوەی ئەم سنەتانەی فەرامۆش کردووە، ئەبینی کاتەکانی خۆی هەمووی بە سەتەلایتەکە و بە گۆڕینی بەرنامەکانیەوە سەرفەکە ئەو کاتە سەنگینەی کە ڕەب العالەمین پێی عەتا کردووە. دواتریش بۆ نوێژی بەیانی خەبەرت نابێتەوە. پێویستمان بەوەی ئێمە بەرنامەی حیاتی خۆمان جارێکی تر سیر بکەینەوە. بزانە لە دوای نوێژی عیشا مادام کەراهەتی ببێ تۆ هەوڵ بدە یانە سەیری کۆمەڵی کەناڵی چاک و بەرنامەی باش بکە کە بە عیبادەت ئینشاء الله بۆتە نووسرێ وەک عولەما بەیانیان کردووە، یانە ئەوەتان نەکەی خۆت مەشغوڵکەی بە کەناڵێکی خراپ بە بەرنامەیەکی خراپەوە کە زەررت لێ ئەدا کە تووشی گوناهباریتەکە. جا بزانەیەکێکی تر لەو سنەتانەی کەوا فەرامۆشمان کردووە بریتە لەوەی کە جوابی بانگ بدرێتەوە، متابعة الأذان. ئەمە سنەتێکی گەورەیە. ئینسان کاتێک کە گوێی لە بانگ بوو الله ئەکبەر الله ئەکبەر با ئەمیش یەکسەر بڵێ الله ئەکبەر الله ئەکبەر. کاتێک گوێی لێ بوو زانی کە ئەوترێ حي على الصلاة حي على الصلاة، با بەدەم بڵێ حي على الصلاة حي على الصلاة، بڵێ لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله. یەکسەر خۆشی بگۆڕێ حەول و قووەتێک کە ڕەب العالەمین بەمیشی عەتا کردووە با بیهێنێ بیجوڵێنێ بەرەو مزگەوت. ئەم جوابدانەوەی بانگ سنەتێکی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرامۆش کراوە. سنەتێکی تر هەر لە نوێژە بریتە لەوەی لە الله ئەکبەری تەحەڕومە زوو بیتە نوێژ. چەند لەحزەیەک چەند چرکەیەک لە پێش نوێژەوە تۆ هەڵمەت بدە وەرە لە ناو مزگەوتە ئۆقرە بگرە ئارام بگرە هەمووی بە نوێژ بۆتە نووسرێت تا ئەو کاتەی بانگەدا تۆ نوێژەکەت جێبەجێ ئەەکەی. اینجا سووربوون لەسەر سەفی یەکەمی جەماعەت سنەتێکی گەورەیە، هوشیار بە سوور بە لەسەر ئەوەی لە سەفی یەکەمی جەماعەتە تۆ حوزورت هەبێ و ئامادەبی. بزانە ئەگەر لە سەفی یەکەمە ئامادەبی هەموو کاتێک نعمەتی ئیلاهی زۆر گەورەت بەسەرە ئەڕژێنێ. بزانە لەم حەدیثەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم
أفرمي لو علم الناس ما في النداء والصف الأول ثم لن يجدوا إلا أن يستهموا لاستهموا. أفرمي أجر خلقي بيان زاني تشيل بانگدان و جوابدانەوەی بانگە یان بانگ بێژیە هەیە وەچی لە سەفی یەکەمە چ خەیرێکی گەورە لە سەفی یەکەمە هەیە یەکسەر ئەهاتن بۆی ئەگەر دەستیان نەکەوتایە محاوەلەیان ئەکرد بە شەڕی سەهم بە سەهم جێگەی خۆیان بکردایەتەوە و جێگەیان ببوایەتەوە لە سەفی یەکەمە. جا بزانە چەند گەورەیە ئەهلی دین مسلمان ئەبێ بزانێ خۆی مەشغوڵ نەکا بەهۆی شتێکی دنیایی یا شتێک کە هەندێکجار لەو ئەچێ بە ناوی دینیشەوە بێ. ئەبێ هوشیار بێ ئاگای لە نوێژی جەماعەتەکانی بێ سەفی یەکەم نەفەوتێنێ. زۆر کات ئێمە خەڵکێکمان هەیە گەنجێکی مسلمان سیرەکەی بە کارێکی ڕۆژنامەگەری، گەنجێکی تری مسلمان بە کارێکی ئەعلامی، گەنجێکی تری مسلمان بە دەعوە و بانگەوازێکەوە، حتا گەنجێکی تری مسلمان بە نووسینی کتێبێکەوە وها خەریکە بێ کاتێک بەخۆی ئەزانێ سەفی یەکەمی لەدەست دەرچووە، کاتێ بەخۆی ئەزانێ جەماعەتەکەی لەدەست دەرچووە. نابێ ئەبێ ئەم سنەتەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم زیندوو کەینەوە، تەوەسل کەین بەم سنەتەی ڕەسوول الله تاوەکو نەسرەتی دین بە قسمەتمان بێ و دەستگیرمان بێ. یەکێک تر لەو سنەتانە بریتێ لەوەی کاتێک کە تەقەماندا لە دەرگای کەسێک ئەو کەسە پێی وتین کێیە نەڵێن خۆمانین، ناوی خۆمان بڵێن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێک کە تەقە لە دەرگای دراو فەرمووی کێیە وتیان ئەنا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تووڕەیەوە فەرمووی ئەنا من یعنی چی؟ ناوی خۆت بڵێ بۆ ئەوی خاوەن ماڵ بزانێت تۆ کێی. ئەمە سنەتێکە لەناو مسلمانانە پێویستە زیندوو بکرێتەوە. کاتێک کە تەقە لە دەرگای ماڵی خزمێک کەسێک دۆستێک هاوڵێکت ئەدەی کە پێت ئەڵێ کێیە یەکسەر ناوەکەی خۆت بڵێ حرمەتەن بۆ سنەتەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بتوانە ئەم سنەتە زیندوو کەرەوە با دڵ و ماڵ و حاڵ و وڵاتت زیندوو بێ. یەکێکتر لە سنەتەکان بریتیە لەوەی کە ئینسان دەستنوێژ بگرێ پێش ئەوەی غوسڵەکات دەستنوێژ بگرێ وەکو سنەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. دوای ئەوەی ئینسان عەورەتی خۆی شۆرد دەستەکانی بشوە مەزمەزە و ئیستینشاقکە دەموچاوی جوان بشوە خۆڵەکانی لای ڕاست لای چەپ بشوە کە گەیشتە مەسحی سەری بشوە لای ڕاستی بشوە لای چەپی بشوە ئینجا قاچەکانی بشوە. ئەمە ئەو غوستەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێی کردو و ئێمەش پێویستە جێبەجێکەین لە حیاتی خۆمانە. ئەمە کۆمەڵی سنەتن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێی کردوون ئێمەش پێویستە جێبەجێیان کەین فەرمانی پێکردوین ئەبێ فەرمانی ئەو نەشکێنین با لە ژیانە ئەم سنەتانە زیندوو کەینەوە تا بەڕوویەکی گەشەوە ئینتیزار کەین لەو ساتەیە کە ئەگەینەوە حضوری ڕەسوول الله صلی الله عليه وسلم بڵێن ئەی پێغەمبەری خوا ئێمە لە زەمەنی فەسادا ئەم سنەتانەی تۆ کە فەرامۆش کرابوو زیندوومان کردەوە. دەی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەجرێکی گەورە ئینتیزار ئەکەین تۆ بە شافع بۆمان شەفاعەتکار بۆمان تا ئەو ئەجرەمان دەستگیر بێ. تا بەرنامەیەکی تر داوامە لە رب العالمین موفق و سەرفراستان کە وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.